چند روزین که ماینه جوی کو هلبجارتن بین انجام دان همو عالیه کی و کتی بحث کردن جالی کمیسیون و آماده کاری تمام هاتی نکردن لیاش همی گرینگ تر تایبتی جت نو عراق دا تایبتی نافچین کردستان در و اداره جالی اولهی و که حاضری چواتی نکردن چه سینیارون اوت رای که داتیم پیش بینی کردن چه بن جوی کو جالی اولهی و هم صندوق پاراستی بن هم جی دنگ در آوای کی آسایت نو کش آوای کی آسایت دا بجداری هلبجارتنا بن نونری حکومت تحریمی و اندام لجنه بلنتی هلبجارتن عراقی برای لیوا عبدالخالق طلعت پای که راستا خودت گل مدا باش بخت جناب لیوای گلک سپاس کوین گل مدا نجرل دست بکی از بحثا سینیاروین برای هلبجارتنا بکم جالی اولهی و حاضری چه هاتی نکردن پیشبینی و پرزگریک و آلوزیان هی یانجی هر تشتک آساییه کاچا کمیسیون بجد هر تشتکی آساییه و تمام حاضری باتی نکردن جالی کمیسیونه و نه جالی اولهی بطيبتيجي أمني و بەڵێ زۆر سپاس بە تەکید دوای ئەمڕۆ کە کۆبنەوەیکی گرنگ لە وەزارەتی ناوخۆ ئەنجام درا بە ئامادەبوونی بەڕێز وەزیری ناوخۆ کاک ڕێبەر ئەحمەد و سەرجەم ئەندامانی لیژنەی باڵای هەڵبژاردنەکانی عێراق بە سەرۆکایەتی فەریق ئەوەل فەریق سعد نعیم و تەواوی ئەندامانی لیژنەی باڵای هەڵبژاردنەکانی عێراق و تێیدا هەموو ئەندامانی لیژنەی ئەمنی هەرێمیش بەشدار بوون ئەمڕۆ بۆ مەبەستی دابینکردنی زیاتر ئەمنیەت بۆ ئەو شوێنانەی کە ڕاستە هەرێمی کوردستان پارێزگاکان تێدا بەشدار نابن بەڵام شوێنی زیاتر لە 84 بنکەی دەنگدانمان هەیە لەو شوێنانەی کە تایبەتن پێی دەڵێن مادەی 140 یاخود ئەو شوێنانەی گرنگی ئەمنیان هەیە بۆ هەرێمی کوردستان و بۆ حکوومەتی عێراقی یان ئەو شوێنانەی کە پێ دەگوترێ زیاتر ناوچە دابڕێنەوەکان لەگەڵ هەبوونی 47 بنکەی دەنگدان دەرەوەی داری هەرێم و 47 بنکەی دەنگدانمان هەیە لە هەر سێ پارێزگای هەولێر و دهۆک و سلێمانی گەرمیان کە دابەش بوونە لەسەر ئەم ناوەندی ئەو پارێزگایانە و لەگەڵ ئەم 47 بنکەی دەنگدانش کەمپی ئاوارەکان دەگرێتەوە لە پارێزگاکانی هەولێر و دهۆک و سلێمانی بۆەوەی بتوانن بە شێوەیەکی ڕێکوپێک لە ڕۆژی دەنگدان کە 18 مانگە تێدا بەشدار بن و بتوانن کاندیدی خوان هەڵبژێرن بۆ ئەنجومی یعنی نەوە جوینێدا کو هیچی حاضر بینە و نونەری حکومەت هەرێمی کوردستان وەزیری ناوخۆژی حاضر بیە یعنی چه پلانە کاتیە دانان هەماهەنگیە هەم هێزن پێشمەرگە هێزن ناوخۆیان هەرێما کوردستانت گەل هێزن عێراقی ئەو ناوچەیەت پاراستی بم تایبەتی وەکەتە ژێماژە پێکردی سنووری مادەیە 140 ژی ناوچەیان کوردستانی دەروێ بنکەکانی دەنگدان ئەوانەی دەکەوتنە ناو ناوەندی پارێزگاکان لەگەر کەمپەکان ئەوە هێزەکانی پۆلیس لە بەڕێبەرایەتی پۆلیسی هەولێر سلێمانی دهۆک سەرپەرشتی دەکا و پاراستنی ئەو دەنگان بنکانە دەکەوێتە ئەستۆی ئەوان پاراستنی بنکەکانی دەنگدان کە دەکەوێتە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئەو ناوچانە بە هاوبەشی لەگەڵ پۆلیسی شارەکان لەگەڵ هێزی پێشمەرگە و بە هاوبەشی لەگەڵ هێزەکان و پۆلیسی عێراقی کە لەو ناوچانە نزیکن مەسەلەن ئەو ناوچانەی کەوتونە تا سنووری پارێزگای نینەوە هەردوو بەڕێبەرایەتی پۆلیسی هەولێر و دهۆک بەشدار دەبن لە پاراستنی ئەو بنکانە دەنگدانە و ئەوەی کەرکووک تێیدا پۆلیسی سلێمانی و ئەوانەی دیالە کە کەوتونەتە ناوچەی دیالە پۆلیسی گەرمیان بە هاوبەشی لەگەڵ هێزەکانی عێراق پاسەوانی لەو بنکانە دەکەن جەنابی لیوای واکە هینجی ئاگەهدارن یعنی بۆ نمونە کەرکووکی حتانوکەژی بەشەکە تورکمان و عەرەبانژی داخوازا یعنی پاشخستنێتکن بێژن ئەگەر هەڵبژارتنجی بینەکردن ئەم دێ ئەنجامان ڕەت بکەین یعنی پێشبینی هەنە پرزگرێک و ئالۆزی هەبن بنگەهێن دەنگدانێ بۆ نمونە کەرکووکە ژالی عەرەب و تورکمانە و چاوە حاضری هاتی نەکردن پرزگرێک نەبن خەڵک بێ ترس یانژی ئەوەیەکی ئاسایی بەشداری هەڵبژارتنان بن ji بووی vê çi حاضری هاتی نەکردن بەڵێ دوایین کۆبوونەوە هەر ئەمڕۆ لە پارێزگای کەرکووک
ئەو لیژنەیە ئەنجامماندا هەموو ئامادەکاری کراوە بۆ ئەوەی هەڵبژاردن لە پارێزگای کەرکووک بە شێوەیەکی ئاسایی بەڕێوە بچێتن. ڕاستە هەندێک لایەنی لە برا تورکمانەکان عەرەبەکان هەوڵ دەدەن بار شێوەیەکبی هەڵبژاردن لە کەرکووک دوا بخرێ وەکو ساڵانی پێشتر، بەڵام تاکو ئێستا هیچ بڕیارێک دەرنەچۆ بۆ دواخستنی، بەڵکو هەموو بەرنامەکە داڕێژرا و ئاماژە بۆ دەکا کە هەڵبژاردنەکان لە کاتی دیاریکراوی خۆی لە کەرکووک و شارەکانی تر بە شێوەیەکی ڕێک بەڕێوە دەچێت. مەسەلا پاراستنا سندوقان حتى چرا دەدێژ ئالیێوەڤە بە و بهەڤبەشی ديال هێزن عێراقی، يعني هێزن ناوخۆین هەرێما کوردستان ديال هێزن عێراقی و چ پلانێک هاتیە دانان بۆ پاراستنا سندوقا؟ بەڵێ ئەوەی پارێزگاکان، یعنی ئەوەی ناوەندی پارێزگاکان و کەمپەکان ئەوە پاراستنەکەی دەکەوێتە سەر ئەو هێزەی کە بەڕێوەبەرایەتی پۆلیسی شارەکان بەڕێوەی دەبن، ئەوانە بەرپرسن لە گەیاندنی دوایین نەتائیج، ینی دوای ئەوەی کە بنکەکان دادەخرێ و فەرزی ئەسواتەکان دەکرێت، ئەوانە بەرپرسن لە گەیاندنی ئەو سندوقانە بۆ شوێنی کە لەلایەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانەوە دیاری کراوە و ئەوی پەیوەندە بە ناوچە دابڕێکان دیسان بە هاوبەشی لەگەڵ هێزەکان ئەو سندوقانە دەگەیەندرێنە ئەو شوێنانەی کە دیاری کراوە و بەرنامەیەکی تەواو بۆ ئەمە بەسەر داڕێژراوە. لەبەرەوەی ئەم عملیە دەتوانین بڵێم گرنگترین عملیە لە پاراستنی سندوقەکانی دەنگدان بۆ ئەو شوێنەی کە دیاری کراوە بۆ ئەوەی خوانەخواستە هیچ گیری گرفتێکیان نەبێتە هۆی ئەوەی کە هەندێک شوێن کە بە تایبەتی لە شارەکانی مۆست و کەرکووک و دیالە کە گرنگیەکی تایبەتی هەیە بۆ کورد لەو شوێنانە کە بتوانین کورتی ئەگەر پرۆژێک ئەنجامدان هەڵبژاردناندا، یعنی کاندیدێک یان ژی هەر کەس و ئالیەک بانگەشەیە بکەت هیندێ دەستە سەر بکەن یان ژی بتونێ ژالیە کۆمیسیۆنێ ڤەدێ سەرپێچی بۆیەتە نویسین بن پێکردن. بڕیارەکان دەرچووە لە فەرماندەی هێزەکانی هاوبەشی عێراق هەر یەکێک سەرپێچی بکە، ئەوە بە پێی یاسا ئیجراعاتی لەگەڵ دەکرێت و چەندین کەس لەسەر ئەو پێشێکاریانە تا ئێستا لەو شارانە دەستگیر کراون. هیچ کەسێک و هیچ لایەنێک و هیچ کاندێک بۆی نییە سەرپێچی ئەو بڕیارانەی دەرچووە چ لەلایەن کۆمیسیۆنی باڵا چ لایەن لیژنەی ئەمنی باڵای پارێزگای ئەنجومەنی پارێزگاکان هەر کەسێ سەرپێچی بکە بە تاکید ئیجراعاتی پێویستی بامبەر کراوە و لە چەند ڕۆژی داهاتوش ئەگەر بەردەوام بێ بە تاکید ئیجراعاتی لەگەڵ دەکرێت. گەلەک سوپاس لێو عەبدولخالق تەڵعات نوێنەری حکومەت هەرێما کوردستانی و ئەندامی لیژنەوە بڵندکی هەڵبژاردنەوەی عێراقی بابەتێک مابوو هی بەنسبەت بازگەکان ئێمە هەموو خەڵکی خۆمان ئەوانەی لە شارەکانی هەولێر، دوهۆک، سلێمانی دەتوانن بە ئازادانە دەنگ بدەن و دەتوانن لە بازگەکان بزنە شارەکانی مۆست و کەرکووک و دیالە بێ ئەوەی کەس بتوانێت ڕێگریان لێ بکات بۆیە هەموو بەڵێ هاتچۆ ئاسایی دەبی و بازگەکانیش ئاسایی دەبێتن و خەڵک دەتوانی بە ئازادانە لەو شارانە هاتچۆ بکە بێ ئەوەی هیچ بازگەیەک یان خۆن هیچ کەسێک لەو هێزانە ڕێگریان لێ بکات.